لساتی نۆزدەیەمی ساتێکی یادا لەگەڵ ئازایەتی یاوەرانی پێغەمبەری نازدارە ئەبین عەلەیهی سەڵات وەسەلام لە یادی بەدرە. ئەم یاوەرە عەزیزانەی کە ئەم دینیان وەرگرتبوو لە پێغەمبەری نازدارەوە عەلەیهی سەڵات وەسەلام، ئەم یاوەرە عەزیزانەی ڕاستەوخۆ لە بەردەستی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام پەروەردەبوو بوون، گۆشکرابوون. ئەمانەی ڕاستەوخۆ وەحی خواییان ئەبینی چۆندا ئەبزەتە خوارەوە بۆسەر پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمانەی کە بە ڕاستیەکانی گەردوون هەمووی ئاشنا بوو بوون لە ڕاستیەکانی قورئانەوە، ئەیان ڕوانیە هەموو شتێکی قورئانەکەشیان بە ڕاستیەکانی وجود وەرگرتبوو. لە ڕاستیەکانی وەحیەوە زانی بوویان کە ئەم گەردوون و ژیان و ئینسانە خوایەکی هەیە کردگار و کارزان و کارجوان و ڕێخەری ئەم گەردوونە و ئاگای لە هەموویەتی و زیندووە و سات بە ساتی هەموو مەخلووقەکان خوای پەروەردگار لەگەڵیان. ئەمانە لە بەردەستی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام پەروەردەبوو بوون، ئاگایان لەو وەحیە بوو کە ئەهاتە خوارەوە بۆ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام. لێرەوە باوەڕ و یەقینیان بۆ دروست بوو کە خوا تاک و تەنهایە، کە محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام نێراوی بە حەقی خوای پەروەردگارە و ئەو هەڵی بژاردووە و ئەم وەحیەشی بە جوبرەئیلی ئەمینە بۆ ناردووە. ئەم قورئانە کەلامی خوایە لەسەر زەویە، هەموو پیتەکانی حەقیقەتی مطلقن. حەقیقەتی مطلقیش ئەوەیە کە نە سنووریان هەیە نە قەبارەیان هەیە، چونکە لە خوای خالقەوە هاتوو. صفەتی خوای پەروەردگارە و صفەتی خوای پەروەردگاریش سنووری بۆ دیاری ناکرێت، چونکە سنوور بۆ خۆی مەخلووقە، ئەوە صفەتی خالقە. لەمەوە باوەڕیان وابوو کە ڕۆژی قیامەت حەتمیە و هەر ئەبێ بێ. باوەڕیان بە هەموو ئەو نیشانانە هێنابوو کە خوا و پێغەمبەری خوا باسییان لێوە فەرموو. باوەڕیشان بەوە هەبوو کە تاکتاکی خۆیان ئەجەلێکی دیاریکراویان هەیە و کۆتایی بە ژیانیانە دێ لەو کاتێک. ئەیانزانی کە خوای پەروەردگار بەم حەقیقەتە مطلقە فەرموویەتی فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. ئەگەر ئەجەلیان هات ساتێک نەدوا ئەکەون و نەپێژەخرێن. ئەیانزانی قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. هیچ شتێکیان توش نابێ هەتا ئەوە نەبێ کە خوای پەروەردگار نووسیوێت. هیچ کەسێکیش ناتوانێت قەدەری خوای پەروەردگار ڕەت کات. باوەڕیان بەمە هێنابوو چونکە باوەڕیان بە قەدەری خوای پەروەردگار هێنابوو وەکو ڕوکنی ئیمان. باوەڕیان پێی هێنابوو وەکو پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام نەسیحەتی ئیبن عەباسی کردبوو کە فەرموو بوو یا غولام إني أعلمك كلمات احفظ الله احفظ الله تجده تجاهك إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك وإن اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك رفعت الأقلام وجفت الصحف. والرواية الترمذي وصحيح بيهقية. پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەم کۆمەڵە خەڵکە مسلمانەی ئاوا گۆش کردبوون، ئاوا پەروەردەی کردبوون. یەقینیان بە قەدەری خوای پەروەردگار، دڵنیابوونیان لە مردنێکی حەتمی بە کۆتایی هاتنی پشکی ژیانی خۆیان، بە کۆتایی هاتنی خۆراکیان، خواردنەوەیان، هەناسەیان. سەیری ئازایەتی ئەم پێغەمبەرە نازدارەیانە کرد عەلەیهی سەڵات وەسەلام. نمونەی ئازایەتی بوو لە بەرچاویان، هەروەکو کە نمونەی پیاوەتی و جوامێری و ئازایەتی و سەخاوەت و ئەدەب و ڕەفتار و قسەی جوان و نمونەی تەواوی بەشەریەتێ بوو کە لە بەرچاویان لە هەر ئاستێکەوە هەوڵیانەدا لاسایی ئەو بکەنەوە بە شوێن پێی ئەوا بڕۆن، بەڵکو بەرزە بنەوە بۆ ئەو ئاستەی کە ئەو قبوڵیەتی، نەگەڵ ئاستەی کە ئەو هەیە.
لآزایەتی ئەم پێغەمبەرە نازدارەوە بوو عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانەی تر ئەوەندەی تر تەشجیع بوون چونکە یەقینەکەیان زیاتر لە دڵە چەستی. ڕیوایەتی صحیحە کە ئیبن عومەر ڕەضای خوای لێ بێ ئەجێڕێتەوە ئەفەرمێ فەجرێک لە سپێدەیەکە خەڵک هەمووی ڕاچەنین و غەڵ بە غەڵب و دەنگە دەنگێک بوو، هەر یەکە خێرا خۆی بەست و ئەسپی ئامادە کرد و شمشێری هەڵگرت و ڕۆیشتن بەرەو دەنگەکە کە سەیریان کرد پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام لە پێش ئەوانەوە ڕۆیشتووە بە هاوی ئەو دەنگەوە لەولاوە ئەگەڕێتەوە و فەرمووینا هیچ شتێک نییە هەر لە نزیکی بەحرە دەنگی بەحر. علی کوڕی ئەبی طالب ڕەزای خوای لێ بێ ئەیفەرموو كنا إذا اشتد البأس واحمرت الحدق اتقينا برسول الله صلى الله عليه وسلم. وقتك قرمي شربوا كوري شر دا أجرسا چاو سوركان برهنبري بكتري أبو نوا أوي كأترسا همومان خوانا داعي وطال في غنبري خوا عليه الصلاة والسلام. لبدر أفرمي همومان پالمان دابو بلاي پیغمبری نازدار عليه الصلاة والسلام يكمين كسك لدجمنوا بهات آية پیغمبری نازدار يبين روبروي پیغمبری نازدار بو عليه الصلاة والسلام. ام پیغمبر آزايا ام پیغمبر جواميرا ام پیغمبر رشيد نمونيا بو بماي پرورده کردنی اواني.